پلانی 11هەمیان کە لە سەرەتاوە هەر بەرامبەر بەم دینە بەکاریان هێناوە بەرامبەر بە مسلمانان هەیەە خۆ بە پەسەندترزانین و بەرنمەکەشیان لە دینەکە بە باشتر ناساندووە گوایە لەو باشتر. خوای گەورە فەرمێ قال فرعون ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد. فرعون يود ئەبێ هەر ئەو ڕێبازەی من بگرنەبەر چونکە من شارەزام ئەزانم چیتان بۆ باشە منیش هەر ڕێگای سەرفرازی و بەختەوەریتان نیشانەدەم. یا سبحان الله هەموو دیکتاتۆرێکی ژواڵێ هەموو ستەم کارێکیش کە لەسەر دەسەڵات هەر لە کۆنە و هەروانەوە لەم سەردەمەشە هەروانەوت مەلیک عەوڵای سعودیە بە مەلاکانیەوت ئەوەی کە فکری ضالی هەیە خەواریجە یعنی ئەوەی کە جیهادیە بیهێنن بۆ من نەخوێنەوار تۆ 6 دێڕیان بۆ نووسیوە لە لاپەڕەیەکی گەورەیان ناتوانانی بیخۆنی تۆ على حسنی سلوکیهی تۆ خوێندوتە تۆ بە عەلی حەسەن سەلوکە تۆ زانێ مە ناوی خۆی و باوک و باپیرێت یان لە قەبی باوکێتی على حسنی سلوکیهی یعنی لەسەر ئەو دابوو نەریتە جوانەی لەسەر ئەو ڕفتار و ڕەوشتە جوانەی وا خەڵاتە کرێ کەچی ئەمەی زانی کابرا ناوی عەلی حەسەن سەلوکەیە نەخوێنەوارێکی وهاش کە چێڵێ بیهێنن بۆ من مناقەشیان لەگەڵا بکە ئەوم بە مەلاکانی مناقەشە ناکرێن مەلاکانی دەرەقەتی حجەکانیان نایە بەوانەڵێ مەسعود بەرزانی ژەیود من لە هەمووتان دیندارترم خەڵکەکەش چەپڵەیەکی بۆ لێدەن من نەقشبەندیم لە هەمووشتان دیندارترم بەڵام ئێمە دیندارین زەنگوڵەی پاپاشمان لێ نەداوە دیندارین یاسا و ڕێسای مخالیف بە دینی خواشمان دانەڕشتووە مسلمانیشین و نەشمانوت و هەتا مابین نایەڵین ئیسلام سەرچاوی تەشریعبێ وەکو جەنابەت دەیڵێ. خوای گەورە فەرمێ ئەیانوت فرعون و جەماعەتەکەی ئەیانوت إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى. جا سيري أم شواشكاري ئەیانو ئەم دوانە یعنی سەیدنا موسە و سەیدنا هارون عەلەیهیم السەلام بە جادوگەریە کاریەکانیان کاریگەرن ئەیانەوێت لە زێد و وڵاتی بابوو باپیرانی خۆتان دەرتان پەڕێن و بەم جادوگەرێتی و چەواشەکاریەی خۆیان ئەم ڕێبازە نمونەیەی خۆتان و ئەم شارستانێتیە جوانەتان بفەوتێنن ئەمەکایانوت دەستکەوتەکانی شۆڕژە فەوتێنن برا ڕەنجی شۆڕش و خەباتی کوردایەتیە فەوتێنن ئەمانە یانە خەباتتان مەفەحکەن و ئەیانێ کوردستان بفرۆشن چێ فرۆشتوێتی ئێمە ئیسلامی فرۆشتومانە یا ئێوە یا علمانی. هەروەها فەرمێ فلما جاءتهم رسولهم بالبينات فرحوا بما عندهم من العلم کە پێغەمبەرەکان سەلامی خۆیان لێبێ بەڵگە و نیشانەی پەیامی خۆیان لە خوای پەروەردگارەوە هێنا و بەوەحی هێنا بوویان و خستیانە ڕوو قبوڵیان نەبوو هەر بەو ڕازی بوون کە خۆیان هەیەە گوایە پێویستیان بە دینەکەی ئێمە نییە لە کاتی شەڕی شابینی چۆن پێویستیان پێێتی و بە مەلاڵەن فووی پیاکە ئادەی هەموو بڵێن پێشمەرگە شەهیدە ئادەی ئەم سەنەمە ئەم بتەی کە ئێمە لە جەیلات و عوزادامان ناوە کە ئێمە ئەی دۆشین و پارەی پێپەیاکەین وەکو ئەبوو سوفیان ئەیوت کەعبە بتەکانی کەعبە هەم بۆ عیبادەتن هەم بۆ تیجارەت پێشمەرگەش ئەبوو ئەمەیە هەم بۆ پاسەوانی تاغوتانە هەم بۆ دۆشینیانە دۆشینی خوێنیان هەم بۆ پارە پەیاکردن لە پشت سەری ئەوانە